هەڵە دیارە تەقینەوەی کە لە دەمەشق ڕۆیدا کە نزیکەی 20 کوژرا و هەروەها 6 برینداری لێکەوتۆتەوە هاوکاتە لەگەڵ و ڕووداوانەی کە لە ناوچەکەدا ڕوو دەدەن لەگەڵ گۆڕینی دەسەڵاتی بەشار ئەسەد و هاتنە سەرکاری حکوومەتێکی ڕاگوزەر لە سووریا، بەڵام هێشتا ئاڵۆزی و نائارامیەکان هەر بەردەوامن. لەسەر کۆیەم بابەتانە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز شەلال گەدۆ، سەرکردە لە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا نەکەسە لە بەرلینەوە لەگەڵ کوردستان 24. بەڕێز گەدۆ سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا لەبارەی تەقینەوەکەوە بپرسم. دەگوترێت کە تەقینەوەکە لەلایەن ڕێکخراوی داعشەوە ئەنجام درراوە. لەم کاتەدا ئایا زیندووبوونەوەی داعش لە سووریا با مانجگرتنی پێکهاتەکان چه پەیامێک دەگەیەنێت؟ دەستپێکی سپاس بۆ ئێوە و سپاس بۆ تەماشەوانە و هەموو کادرەکانی کوردستان 24 کە دەرفەتی دەدە بە ئێمە قسە بکەن. بەڕاستی بە قەناعەتی من ئەوە نامەیەکە لە داعش و لە هەموو کەسی تۆندرە و سووریای تازە ئەوە حەزی ناکەن گە سەقامگیری لە سووریا درست ببێ، بەڵام ئێمەشی وەکو سووریەکان و هەروەها دەسەڵاتدارانی سووریا دەوەی گەزانە بن گە ئەو هەموو کەسی توند و ئەو هەموو کەسی متەتەرف ئەوە دوژمنانی خەڵکی سووریان و دەوێت ئێمەشی زانە بن و دەسەڵاتیش دەزانە بێ ئەو کەسی داوای دیمۆکراتی و مافی خۆی و داوای ئازادی دەکەن ئەوە دۆستی سووریان. بە باوەری من یەکیتی سووریەکان درست ببێ لەوا زیاتر هەموو خەڵکی سووریا تەوافق بکرێت تەفاهمی بکرێت لەسەر مافی پێکهاتەکان لەسەر دەستورێکی عەسری وردە ڕێگا بە ئەو ئەرهاب و ئەو تەتەڕفە ئەوان تەسک دەبێ و مەجالیان نامینێگە لە ناو سووریا بین جەرائەمی بکەن و تونند و توژی درست بکەن و نەسەقامگیری لە سووریا درست بکەن. لە سووریا پێویستی ئێستا هەیە گە هەموو خەڵکەکانی سووریا ببن بە یەک. سووریا دیارە دژمنی ئێستاژی زۆر ماوە گە هەدەفیان ئەوەیە، ئامانجیان ئەوەیە گە سووریا تازە بەسەر نەکەوێ گە خەڵکی سووریا نەبن بە ساحب مافی خۆی. باشە، پێت وایە کە بەم شێوازە باشکرا ڕێکخراوی داعش لە نێو دەمەشق کلیسایەک کای پێکاتێکی دیاریکراوی سووریای بیکاتە ئامانج، ئایا ئەمە لاوازی ئەو دەسەڵاتە ڕاگوزەرە لە سووریا دەگەیەنێت کە توانوێتی بەم شێوازە دەزە بکات یامە ئاماژەیە بۆ زەنگێکی مەترسی کە هێشتا داعش دەتوانێت مەترسی بێت نە تەنها بۆ سووریا بۆ وڵاتانی دەوروبەری سووریاش؟ بە قەناعەتی من داعش تا ئێستا مەترسی گەورە هەیە لەسەر سووریا و لەسەر عێراق و لەسەر کوردستان و سەروەڕەتی هەرێمی بەتەواوی و لەسەر وڵاتانی جیهانیش. یعنی داعش وەکو فکر، وەکو ئیدیۆلۆژیا، وەکو تەتەڕف، وەکو ئەوە ماوە داعش تەواوی نەبووە. جارێکی تر پێویستی هەیە گە هەموو خەڵکی دەڤەر هەموو وڵاتانی جیهان ئەو تەحالفە جارێکی تر تەفعیل بکرێت لە دیژی داعش، چونکە خەتەری داعش لەسەر سووریا بەتەنیا نیە، لەسەر کورد بەتەنیا نیە، لەسەر عێراق بەتەنیا نیە، لەسەر هەموو جیهان، لەسەر هەموو عالەمی دیموکراسی، لەسەر هەموو بەشەریەت هەیە. چونکە ئەو منظەمی داعش ئەو ڕێکخراوی داعش ڕێکخراوێکی توندە، دژمنی بەشەریەتە، حەزی لە کوشتنە، حەزی لە خوێنە. کوشتن نە لە سووریا بەتەنیا دەکە، لە سووریا دەکە و لە پاریسی دەکات، لە دیمەشق دەکات، لە واشنگتۆنی دەکات، لە هەولێرجی دەکات، هەموو شوێنێکی دەکات دەتوانێت بێت. باشە، بەڕێز گەدۆ پێت وایە ئەمە ڕووداوانەی کە لە سووریا ڕوو دەدەن بە تایبەتی چالاکیەکانی داعش هیچ پەیوەندیەکی باڵۆزیەکانی ئێستای ناوچەکەەوە هەبێت بە تایبەتی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و هەروەها ئەم بارودۆخە هەستیارێک هاتۆتە پێشەوە؟ بێگومان پەیوەندی پێوە هەیە کاتی گشار لە دەڤەر لە هەرێمەکان دروست ببێ. ئەوە مەسەلەی منطقی شەر زیاتر دەبێ لە سووریاش و لە غەیری سووریاش. یعنی ئەو شەڕیگە ئێستا هەیە لە بینی ئێران و لە بینی ئیسرائیل و ئەمریکا باندۆری هەیە لەسەر ئەم نەسەقامگیریگە لە سووریا دروست دەکرێت و بە قەناعەتی منگە ئەو شەڕە بەردەوام بێ احتیمالە خەتەری هەیە گە ئەو شەڕە فراوان ببێ گە وڵاتەکانی ترژی بگرێ. هەمومان دەزانین کە ئێستا عێراقیش لە زۆر خەتەرێکی گەورە دەیە ئەو فەسائلی حەشدی شعبی ئەوەشی بڕۆی ناو شەر وردە و هەروەها حوسیەکان و هەروەها حزب الله لە لوبنان و هەروەها شەر فراوانتر دەبوو گەورەتر دەبێت ئەگەر شەر بەردەوام بێت. کۆتایی ئەو شەڕەشی تا ئێستا نادیارە. ڕژێمی تەهران ئەوە ینی هەر لە کاتی بووە دەسەڵات لە پێش نیو قەرن تا ئێستا نەسەقامگیری لە هەموو هەرێمەکانی دروست کردووە. ینی لە سووریاشی و لە ئێرانجی و لە یەمەنجی و لە عێراقی و لە کوردستانجی
والهر شلونێکی تر دیارە ئێستا بریارێکی نێودەوڵەتی هەیە بە تایبەتی بریاری ئیسرائیل و ئەمریکا گە حدێکی بۆ ئەو ڕژێمە دابنن و بە قەنەعەتی من گە تەسعید دروست بوێ ئەمریکا و ئیسرائیل هیچ قبوڵی ناکەن دەوێ ئەو ڕژێمە بڕۆخینە ڕژێمی باشە. سووریا یەکێک لە وڵاتانەیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی زیاتر لە چەندەیە بوونی و هەژمونی خۆی لە نێو سووریادا سەپاندبووە دیار بوو لە دوای ڕوخانی بەشار ئەسەد و هاتنی حکوومەتێکی ڕاگوزەر گۆڕانکاری لەسەر ئەم هەژمونیەدا هاتووە. لەم ڕووداوانەی کە لە نێوان ئیسرائیل و ئێراندا ڕوو دەدەم جەنگە حکوومەتی سووریا تا ئێستا بێدەنگە، پێت وایە هۆکاری بێدەنگی حکوومەتی کاتی سووریا لەوێ چییە؟ حکوومەتی کاتی سووریا هەلوێستی دیارە، ینی حکوومەتی کاتی سووریا دۆستی ئێران نییە وەکو حکوومەتی بەشار ئەسەدی گەڕوخیا لە پێش 6 مانگێک. ئەم حکوومەتە ئێستا ینی بە هیچ مەسلحەتێکی نەماوە لەگەل ئێران و بە قەناعەتی من ئەو حکوومەتی سووریا ئێستا ینی هەلوێستەکەی هەر ئەوەیە ئەوە لە شەڕ و لە فراوانی شەڕ و لە باندۆری شەر تۆزێکی دەترسێ، ینی وەردە ینی باندۆری هەبە لەسەر سووریا تاسیرە هەبە لەسەر سەقامگیری لە سووریا و ئەو تەقینەوەی لە کەنیسێ مار ئیلیاس ڕوویدا لە گەڕەکی دوێلعا لە پایتەختی سووریا لە دیمەشق احتیمالی گەورە هەیە پێش ساژی باسمان کرد ئەوە یەکە لە تەداعیاتی ئەو شەڕە گەورە بێ، بەڵام لە پێش ئێستاشیانی هەموو وڵاتانی جیهان و تایبەتی ئێژل هێز هەر بە ڕژیمی سووریا بە حکوومەتی سووریا دەگرۆتن، ینی دیارەگە لە سووریا نەسەقامگیری دروست بێ ئەوەش داعش خۆی حاضر دەکات نەسەقامگیری لە سووریا دروست بکە گۆردە و لە تەقینەوەکان سووریا دروست بکە. لە پێش چەند ڕۆژێک هەمومان بینی ومان بیست وەزارەتی دەرەوەی بەریتانیا دەگوت لە هەوڵاتانی خۆی گە لە سووریان دەگوت ئەگەر تو بەریتانی بێ جنسێ بریتانیتان هەبێ زوو بە زوو لە سووریا بڕوە وەرە بۆ بریتانیا لە سووریا دەربچێ. هەروەها ئەمریکیەکانیش ئەوە ینی دیار بوو مفاجئ نەبوو گتیشتیوا لە سووریا دروست ببێ و بباوەریە من احتیمالە لە دەمی پێش ئەم کێشانە لە سووریا بەردەوام بێت. باشە با لەبارەی سەردانی شاندی کوردیشەوە لە بەڕێزت بپرسم بڕیار بوو شاندی هاوبەشی کوردی سەردانی دەمەشق بکات، ئایا شاندەکە کەی سەردان دەکاتە ماڵۆزیانە هۆکار بوو کە سەردانەکە دوا بکەوێت؟ بەڕاستی ئەوە ئێستا قەلەقەکەیە لای ئێمە وەکو ئەنە کەسە وەکو کورد بەگشتی، ینی ئەوە دەمەک ئەوە کۆنگرە تەواومان کردووە و ئەوە شاندەکە درستمان کردووە، بەڵام حکوومەتی دیمەشق ئێستا تا ئێستاش دیارە ڕازی نابێت پێشوازی لە ئەو شاندەکە بکەی وگە ئەو نەڕینی کورد ئێستا هەموو کوردە لە ڕۆژ ئاوای کوردستان گفتوگۆی لەسەر بکەی، ینی نەڕینی کورد چییە لە ئایندەی سووریا، مافەکانی کورد و پێکاتەکانی تر لە سووریا چییە، دەسەڵاتدارانی دیمەشق ئێستا قەناعەتی پێیان نەهاتووە پێشوازی ئەو شاندە بکەن. ئێمە بەردەوام دەبن لە دۆزی خۆی و ئێمە بەردەوام بدەبن داوا لە حکوومەت بکەن گە شاندەکەمان بڕۆ بۆ دیمەشق ئەو هەموو شتانە لەگەڵ دەسەڵاتدارانی دیمەشقی تازە گفتوگۆ بکرد. گرنگترین ئەو بابەتی کە تانەی و گفتوگۆی لەگەڵ دمشق لە سەر بکەن کامە بابەتن کە بەلای شاندی کوردیەوە زۆر گرنگە و ئایا پێتان وایە ئەگەر ئەم کۆبوونەوەی ئەنجام بدرێت و لەگەڵیان دابنیشن ئەوان گوێ لە شاندی کوردی دەگرن و داواکاریەکان جێبەجێ دەکەن یاگەنە بابەتێکی یەکلاکەرەوە بۆ ڕۆژاوای کوردستان بەگشتی؟ بە قەناعەتی من لە دوایی ئەوە گفتوگۆ دەکەن لەگەڵ شاندە کوردیەکە، ینی دەسەڵاتدارانی سووریا و هەر تشتی زۆر گرنگی بۆ شاندەکەمان و بۆ گەلی کورد بۆ هەموو تەبگەرە کوردی مەسەلەن لە ناوەندی سووریایە و مافی گەلی کوردە لە ئەو سووریایی تازە کورد دەوێت ئەم دیارە شەریک بن لە سووریا، دەوێت میوان نەبن، دەوێت غەریب نەبن، دەوێت ناسنامای هەبە، دەوێت مافی ڕەوشێنبیری هەبە، دەوێت مافی سیاسی و کولتوری و ئیجتیماعی هەموو شتی کورد لە سووریا هەبە لە دەستوری سووریای ئایندە هەبە و دەوێت زەمانەتی دەستوریژی هەبوو بۆ مافی گەلی کورد و هەموو پێکەتەکانی ئتر نابێت سووریایی تازە وەکو سووریای ڕۆشت و سووریایی جاران بێ. بە قەناعەتی من ئەگەر وا بمینێ و ئەگەر مافی خەڵک پێ نەدرێ و تایبەتی کورد وەکو دووەم نەتەو لە سووریا ئەوە قومبەلەیەکی مەوقوت دەکەن ئایندی سووریا لە هەر کاتێک احتیمالە ئەو قومبەلە ئەو بتەقی جارێکی تر نەسەقامگیری سووریا دروست ببێ، ینی سووریا ڕۆشتی بۆ ڕۆخیا جبەرگە دیکتاتۆری بوو ئیستیبدادی بوو مافی خەڵک لە سووریا نەبوو، سووریا یەکدەنگ بوو یەکڕنگ بوو. ئەم سووریای تازە نابێ یەکڕنگ بوو، نابێ یەکدەنگ بوو، نابێ یەک هەلوێست بوو، نابێ یەک ئایم بێ و نابێ یەک مەزهب بێ، چونکە سووریا وڵاتێکی پڕنەتەوە وەکو هەمووتان دەزانن. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز شەلال گەدۆ سەرکردە لە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسە لە بەرلینەوە لەگەڵ کورد و ساڵی 24 بووی. سپاس.